ئامارەکانی جیابوونەوەی هاوسەران لە هەرێمی کوردستان بەردەوام ڕوو لە هەڵکشانە. بەپێی ئامارێک لە دوای ساڵی 2010 تاوەکو ئێستا سێ هێندە ژمارەی جیابوونەوە لە سنووری پارێزگای سلێمانی زیادی کردووە. لە ساڵی 2010 لە سنووری سلێمانی 13724 هاوسەرگیری تۆمار کراوە، 2430 حاڵەتی جیابوونەوەش هەبووە. لە ساڵی 2021 20868 هاوسەرگیری هەبووە. لامان کاتدا 4767 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. زۆربەشی ئەوانە بوون کە لە ساڵی 2010 بەدواوە پرۆسەی هاوسەرگیریان پێکهێنابوو. ڕاستە هاوسەرگیری جێ کردووە، بەڵام بەهۆ هۆکاری سیاسی هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێمان کە چەند وڵاتێکی دراوسێ ئێمە تووشی ئاوارەی بوون و بەرەو کوردستان هاتون و پەنایان بۆ کوردستان بردووە. ئەمە هۆکارێکە بۆ زیادبوونی ڕێژەی زەواج کە ئەوانەی کە ئاوارە بوون ڕێژەی زەواج و زیای کردووە و هاوسەرگیریان کردووە. هۆکارەکانی جیابوونەوە لە هەرێمی کوردستاندا هۆکارەکان جۆراوجۆرن، بەڵام ئەوەی کە زۆر کاریگەرە قەیرانی دارایی لەگەڵ کێشە کۆمەڵایەتەکان. قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا بۆتە هۆکارێکی سەرەکی جیابوونەوە لە هەرێمی کوردستاندا و کێشەکانی ئاڵۆزتر کردووە کە کچ و کوڕێک ناتوان وەکو پێویست ژیانی هاوسەری تەواو بکەن بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسوودەیان هەبێت و کاتە پەنا بۆ جیابوونەوە ئەبن. توێژەرانی کۆمەڵاتی دەڵێن قەیرانی دارایی ڕۆڵی سەرەکی لە هەڵوەشانەوەی خێزانەکان هەیە. تۆڕە کۆمەڵاتیەکان و ئینتەرنێت و خیانەتی هاوسەرگیری و پابەنەبوون بە بنەماکانی ئاینی ئیسلام هۆکارگەلێکی دیکەن لە زۆربوونی ڕێژەی جیابوونەوە. مامۆستایانی ئاینیش باز لە ژمارەیەک هۆکاری دیکە دەکەن بۆ زۆربوونی ڕێژەی جیابوونەوە. دیارە هۆکاری جیابوونەوە زۆرن بەڕاستی، هەندێکی پەیوەندی بە لایەنی داراییەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە لایەنی تێنەگەشتن لە یەکەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە دەستی سێوە هەیە، دەستی سێم کە تەداخولەکە، هەندێکی پەیوەندی بە دیجیتال میدیاوە هەیە بەڕاستی. یعنی یەک هۆکاری تایبەتی نییە، بەڵام بەگشتی زۆر جار زەواجەکان زۆر بە پەلا ئەکرێن. یعنی ئەم کچ و کوڕە لە یەک حاڵی نابن، لە زانکۆ یەکتریان بینیوە ئەو دەقە یەکتریان بەدڵە بەبێ ئەوەی خوێندنەوەیان بۆ یەکتری هەبێ، عایلەکەیان وەکو یەکوابێ کوفئی یەک بن، دوای کە مەسەلەن ئەوەندە بە پەلە بوونەیەکیانە ناسیوە کە گەنە ژیانی هاوسەرگیری تەماشاکەن زۆر لێکۆ دوورن، تێڕوانینیان بۆ ژیان زۆر لێکۆ دوورە. ئەوە ئەبێتەوە کارێک. جاری وایە لایەنی دارایی نەبوونی ئافرەتی وایە مەسەلەن لەبەرەوەی پیاوەکەی نەبوونە ناتوانێت سەبری لەسەر بگرێت، چونکە بۆ لە ماڵ باوکی نەبوون نەبووە، یەکسەر کۆتایی بە ژیانی هاوسەرگیری. نەبوونی هەلی کار و دانەمەزراندن وای کردووە پرۆسەی هاوسەرگیریش لە کۆمەڵگەدا کەم بێتەوە. ئەوانەشی لە دوای 2002 هاوسەرگیریان کردووە بەهۆی قەیرانی داراییەوە. کێشەکانی جیابوونەوە و کێشە خێزانیەکان لە ناویاندا زیاترە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.